بینەرانی بەڕێز ئەم کاتتان باش خۆشحاڵم لە ئەڵقەیەکی تری بەرنامەی کلینیکدا بە ئێوەی ئازیز شادەبمەوە. پرۆسەی بەرەنگاربوونەوەی پەتای کۆرۆنا لە هەرێمی کوردستاندا بە شێوەیەکی نەخشەدارەژراو بەڕێوە دەچێت و وەک سەلمێنراوە لە زۆرێک لە وڵاتانی جیهاندا باشترین چارەسەر بۆ ئەم پەتایە خۆپاراستنە لی و یەکێکیش لە ڕێگە سەلمێنراوەکان قەدەغی هاتوچۆیە کە لە زۆرێک لە وڵاتاندا بە سەرکەوتووی ئەم پەتایان پیا بەڕێ کردووە. وەکو ئاگادارن ئەمڕۆژ کڕەتێکی تر قەدەغی هاتوچۆ درێژکرایەوە و هاوڵاتیانی بەڕێز چۆن پێشتر لە ماڵەکانیانە لەو ماوەی ڕابردوودا خۆڕاگربوون و ئارامیان هەبوو بەرامبەر بەو مانەوەیان لە ماڵەکاندا هیوادارم بە هەمان تەحمل و بە هەمان ڕۆحیەوە دیسانەوە ئەم ماوەی تریش کە ماوە خۆ ئارامیان هەبێ بەرامبەر بە قەدەغی هاتوچۆ و لە ماڵەکانیانە ئارام بن بۆ ئەوەی بەم شێوازە بتوانین بە شێوازێکی سەرکەوتوانە لە پەتای کۆرۆنا کە دووچاری نەکەر ئێمە بۆ تۆ هەموو جیهان گیرەوە بۆ بەدەستیەوە بتوانین زاڵ بین بەسەریدا. بە هەمان شێوە ئێمە وەک سندیکای پزیشکانی کوردستان نۆڕینگە پزیشکەکان عیادەکانمان داخست بوو ماوەی پێشوو و دیسانەوە لە قەدەغی هاتوچۆیە جەختەکەینەوە لەسەر داخستنی نۆڕینگەکانمان و پزیشکان ئەبێت هەمویان پابند بن بە داخستنی نۆڕینگەکانیانەوە بۆ ئەوەی ڕێگە بگرێت لە قەدەغی ڕێگە بگرێت لە قەدەغی بڵاوبوونەوەی نەخۆشیەکە و بە شێوازێکی باش مامەڵە لەگەڵ نەخۆشیەکە بکرێت. لەو کاتەدا لەو سەروبەندەی کە عیادەکان داخرێت زۆرێک لە نەخۆشەکان نەخۆشی درێژخایانیان هەیە. ئێمە لەم کلینیکەوە حەزمان کرد پرسیارەکانی ئێوەی بەڕێز بۆ باشترین کۆنتڕۆلبوونی نەخۆشیەکانی بەدەر لە کۆرۆناوە واتە نەخۆشیەکانی ترکە نەخۆش هەیە بووە زەخر شەکرا نەخۆشی چەوری نەخۆشیە درێژخایەنەکان بتوانین تا ئاستێک لەگەڵ ئێوەی ئازیزا بین و پرسیارەکانتان وەڵام بینەوە وەکو بەرنامەکانی پێشوو. بەڵام پێشەوەی بچین تەلەفۆنەکان وەرگرین میوانێکی بەڕێزم لەگەڵایە کاک دکتۆر گۆران فریات سپۆڕی نەخۆشیەکانی گورچیلە و چاندنی گورچیلە لەم کاتەیە کە زۆرێک لە نەخۆشەکان لە ماڵەوەن و هاتوچۆ کەمە بۆی بتوان دکتۆرەکانیان ببینن. حەزەکەم کاک دکتۆر ئەگەر چەند ڕێنمایەکت هەبێ بۆ ئەو نەخۆشانەی کە لە ماڵەوەن و پێشتر بە شێوەیەکی بەردەوام ئەتان بینینەوە بە تایبەتی و نەخۆشانی کە چاندنی گورچیلیان بۆ کراوە چکەمان نەخۆشێکی تایبەتن ئەگەر ڕێنمایەکانت هەبێت سپاس دەکەین. پێشێکی زۆر سپاس بۆ ئەم دەست پێشخەریە. لە ڕاستیە ئەم پەتایەکی جیهانیە وەکو هەمومان نەزانین پەتایەکی ئاسانیە پەتایەکی کوشندەیە و ئەو ڤایرۆسێکە هەیە ڤایرۆسێکی تازەیە کەمترین زانیاری هەیە لەسەری بەڵام بە شێوەیەکی گشتی بۆ زۆربەی نەخۆشیەکان هەمان جۆری خۆپارێزی لە کوردستان هەڵبژێراوە وەکو پرۆسەی استراتیژی بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم پەتای کۆرۆنایە پەتای جیهانی کە ناسرا بە کۆڤید-19 دوو ڕێگا هەیە یان ئەوە تا خۆپارێزی هەڵبژێریت یان ئەوە تا هەنە لە دەوڵەتەکان بیدایەت لە سەرەتایە ڕێگریان نەکرد لەوەی کە پەتاکە بوەستێنن نێڵن بڵاو بێتەوە بۆ هۆی ئەوەی کە ژمارەیەکی یەکجار زۆر خەڵک نەخۆش کەوت و چوو بۆ خەستەخانەکان و داخڵبوون و ژمارەیەکی زۆر خەڵک لەناوچوون. لە ڕاستیە ئێمە بەنسبەت نەخۆشەکانی کە چاندنی گورچیلیان بۆ کراوە پێش پێیابوونی ئەم پەتایە هەموو ئەو نەخۆشانە فێرکرابوون کە چۆن کەرەنتین بکرێن خۆیان کەرەنتین بکەن بۆ ماوەی 3 مانگ بۆ 6 مانگ. ئەمە شتێکی زۆر باشە چونکە نەخۆشەکانی چاندنی پێشەوەی پەتای کۆرۆنا پێش پەتای کۆرۆنا چاندنی گورچیلە پرۆسەکەی بەم شێوەیە لەبەرەوەی دەرمانی دژە بەرگری وەرەگرن بەرگریان بۆ زۆربەی ڤایرۆس و بەکتریا و کەڕۆکان نییە. ئەم نەخۆشانە لە پێش عملیات و پێش نەشتەرگەریە فێرەکرن کە چۆن لە دوای نەشتەرگەری ڕاستەوخۆ ئەم نەخۆشە کەرەنتین ئەکرێت بۆ ماوەی 3 مانگ بۆ 6 مانگ و نابێت هاتوچۆ و سەردانکردن و چوونە دەرەوە ئەم جۆرەشتانەی هەبێت چالاکی کۆمەڵایەتی هەبێت ئەم نەخۆشە لەبەرەوەی بەرگری لەشی دابەزیوە. لەبەرەوە بە بڕوای من تەنها کەس کە ئەوانەی کە لە کوردستانە کە زۆر شارەزای کەرەنتین ئەو نەخۆشان کە چاندنی گورچیلیان بۆ کراوە چونکە لە هەفتەی یەکەم و دەڕۆژی یەکەمە کە لە نەخۆشخان لای ئێمە پاش نەشتەرگەری کە ئێمە تیمێکی تایبەتمان هەیە بۆ ئەو مەبەستە کە چاندنی گورچیلاکە نسلێمانی هەموو ئەم نەخۆشانە وەکو مەشقکردن مەشقیان پێکرد بەخۆی بە کەسوکار و بە مرافقەکانی
کە لە ماڵەوە ئەبن بەم شێوەیە ئەو حەوت ڕۆژ بۆ دەڕۆژەی کە لە نەخۆشخانە لای ئێمە ئەمێنێتەوە زۆربەی ڕێکارەکان ئەبینێت وەکو پاکردنەوەی ژوورەکەی کەتایەتی دەستکی دەرگا و دەستکی پەنجەرە و چۆنێتی چوون بۆ توالێت و دەست شۆردن و دەستکێشکردنە دەست و بەکارنانی دەمامک و ئەو کەسانی کە لەرزوتیان هەیە سەدانی ئەو ماڵە نابێ بکەن یان کۆکەیان هەیە یان هەر جۆرە هەوکردنێکیان هەیە هەموو ئەمانە پێش بڵاوبوونەوەی پەتای جیهانی کۆرۆنا بە 10 ساڵیش زیاتر ئەم نەخۆشانە شارەزاییان هەیە لەم بوارەیە. بۆیە ئەگەر کاتێک یەکێک نەخۆشی چاندنی گورچی لێ بۆ کراوە کە باسی کەرەنتین لەگەڵا کرێت یەکسەر خۆی ئەزانێت ئەچێتەوە ئەو باریکە نەشتەرگەرێکی بۆ تیاکراوە. بەڵام جارێکی تر ئێمە دووبارەی ئەەکەینەوە ئەو نەخۆشانە بەرگری لەشیان زۆر کەمە هیچ جۆرە بەرگریەکیان نییە بۆ هیچ ئەم جۆرە ڤایرۆسانە بە تایبەتی کە ئەمانە پێشتر ڤاکسینیشیان نەبوو ئەم جۆرە ئێسەش نیەتی ئەم جۆرە پەتایە لەبەرەوە بەرگریان نیە ڕاستەخۆ هەر کەسێک کە چاندنی گورچی لێ بۆ کرابێت ڕێنمایە تەندروستیەکان بشکێنێت کاروباری کۆمەڵایەتی بکات بە دڵنیایەوە توش بێت زۆر زەحمەتە هیچ گرنگتێک نییە بۆ حیاتی ئەو کەسە. زۆر باشە کەواتە نەخۆشانی چاندنی گورچیلە بەدەل لە پەتای کۆرۆنا خۆیان کەرەنتین زۆر باش ئەزانن چییە و خۆشیان باڵم قەیەدن بەو شتانەوەی کە پێشتر پێیان وتراوە لەم کاتەیە کە هەیە هەر هەمان شێوازە یا خوشتی ئیزافەیە چێتە سەر لە کەرەنتینەکانە. لە ڕاستیە ئەو کەسە کە چاندنی گورچی لێ بۆ کراوە خۆی زۆر باش زانێت خۆی چۆنە پارێزێت. بەس ئێستا ئەم کەسە لە ناو خزم کە سوکاریایەتی بە تایبەتی ناو خێزانەکەی خۆیەتی خوشک و برا و دایک و باوک یان خێزان و مناڵەکانیایەتی ئەمانەی کە لە دەوروبەری نەخۆشەکەن ئەبێ ئەوان خۆیان زۆر پارێزن وەکو نەخۆشێکی چاندنی گورچی لە هەڵسوکەوت یەکێکیان لەگەڵە کە زیاتر معڕەزە بوویکەوە تووشی ئەمانە نابێ بچنە دەرەوە لەگەڵ خەڵکات کاروباری کۆمەڵایەتیان هەبێت جموجوڵ کۆمەڵایەتیان هەبێت و بێنەوە نەخۆشەکە بێنەوە بۆ ژوور و بۆ ئەو نەخۆشی کە چاندنی گورچی لێ بۆ کراوە چونکە لە سەرەتا هیچ نیشانەیەکی نییە تەنها هەڵگرە بێت لە سەرەتادا بەڵام بە دڵنیاییەوە لەندۆ نەخۆشانەی کە چاندنی گورچیلیان بۆ کراوە لە دوای راپۆرتەکانە بینن چکە تا ئێستا هیچ داتا و راپۆرتێک نییە لە کوردستانە بە هیچ جۆرێک هیچ نەخۆشێکمان تووشی ئەو کێشەی پەتای کۆرۆنایە نەبووە ئیگنا پەیوەندیان پێوە ئەکردین زۆر باش بەس لە جیهانی دەرەوە دوای راپۆرتەکانە بینین ڕێژەی مردن لەو نەخۆشانە بە دڵنیان زۆرترێ بەس لەبەر ئەوەی کە ئەمانە ئازانن چۆن خۆیان کەرەنتین بکەن لەو باوەڕیان کەمترینیان تووشە بن. زۆر باشە کاکتۆریمەینەوە لای بەڕێزت ئێستا پەیوەندیمان لەگەڵە ئەگەر بەڵێ ئێستا پەیوەندیەکان ئامادەبێ بەڵێ باشە کەواتە ئەو دەرمانە نش کە توشبوانی نەخۆشی گورچی لێ بەکارێنن دەرمانەکان هەر لەسەر هەمان دەرمانی خۆیان بمێنەوە یاخود لەم زروفە پێویستی بۆ هەیە گۆڕانکاری تیابێت. لە ڕاستیە ئەم نەخۆشیێکی تازەیە بۆکو ئێمە ئاگامان لێتی بیستمانە لە هەندێک لە وڵاتەکانە هەندێک لە دەرمانەکان ئەوانەی کە بەرگری زۆردا ئەبەزێنن هەندێکیان یان دەست ناکەون یان کەم کراونەتەوە بەڵام ئەمە سەرتاسەری نییە بۆ هەموو جیهان نییە. بە بڕوای ئێمە باشتر وایە ئەم نەخۆشانە لەسەر هەمان دەرمانی خۆیان بەردەوام بن بە هەمان جورعە دەرمانەکانی خۆیان وەربگرن بە ڕێکوپێکی و ئەوان هەمویان ژمارە تەلەفۆنی ئێمەیان لەلایە هەر کێشەیەکیان هەبێ ڕاستەخۆ تەلەفۆن بۆ ئێمەکەن و پەیوەندیمان پێوەکەن ئێمە لە هەر کاتێکات شەو بێت یا ڕۆژ ئێمەتوان کێشەکانە بۆ چارەسەر بکەین تەنها ڕێگە خۆپارێزیە خۆپارێزی خۆی و خێزان. بەڵێ زۆر شاکە ئەگەڕێن لای پەیوەندیەکانمان کاکتۆر بەڵێ فەرموو لە کاک محەممەد لە سلێمانیەوە ئەم کاتتان باش سەرچاو کاک محەممەد کاک دکتۆر زەحمە نەبێ مشەکرەمە بەڵێ جا ئەم بینی حەبیشاکە بەکارهێنم ئایا زەرەری هەیە بەڵێ ئەو حەبانەی کە بۆ نەنووسیوم یعنی بۆیان نووسی خۆت بەکارێنی خۆت لە سەد بەڵێ خۆی لە دێر زمانەوە حەبانە بەکارێت بۆ ئەوەی کەوا لە جاتی شەکر تامی ئەو چایە یا شیرەکە بە گۆڕەکەی خۆیتەوە فترێک بە دوای هادووتیان ئەم حەبانە باشنێ فترەیەکی لە دەورینەوەکانە بۆ ئەوانە کاتە دوای ئەوە ئیتر سەلمێنرا ئەمانە هیچ کێشەیەکیان نییە ئەتوانی بەکاری بێنیت بە پێی ئارەزوی خۆت یعنی بە دەنگێک چایەکە دەگۆڕێت بە دوان ئەتوانی بەکاری بێنی کێشەی نییە. دەستی خۆش پرسیاری شکە کاک دکتۆر بەڵێ جیان کاک محەممەد ئەو حەبوو دەرمان و چ لەکوێ وەرگرین خۆیتە شوێن نییە بەڵێ ئەوانەی کە بەنسبەتی دەرزی شەکرەیان پێویستە دەرزی ئینسولین
ئەوانەی کە لە جۆری دووە من لە سنتەری شەکرە کراوەیە و هەندێک لە حەبەکانی شەکرش هەر لەوێ هەیە لە سنتەری شەکرە هەتوانن لەوێ وەریگرن بەیانیان لە 8 ئەوانی تر بەرنمەیان داناوە لە فەرمانگەی تەندروستی سلێمانیەوە ئاگادارتانەکەنەوە شێوازی وەرگرتنەکەی چۆن بێت چەند مرکزێک دانرێت و داشیان ناوە لە بەرنمەیانە پرۆسەی گەیاندنیان هەبێت بۆ شێوێ بەڵێ لە کەلارەوە فێنی خانمان لەگەڵایە ئەم شەوتان باش سەرچاو دەستخۆشی بەرنامەکەتان لێکم سەرکەوتوو بن زۆر سپاس پرسیارێکم لە دکتۆر هەیە ئەگەر ئەزێر نەبێت بەڵێ کاکتۆر گۆران من کاتێ ئەڕۆم لە ڕێگا زۆر ئەڕۆم لە ڕێگا گورچیلەم زۆر ئێشت بە گەرما و سەرماش پەیوەندی بە جەوەکۆنی یعنی پەیوەندی بە خۆمەوەی کاتێ ڕۆم لە ڕێگا زۆر ئێشە یعنی شەوێکیان وام لاو ناڕەحەت بووم چوون بۆ تەواری بەحثم کرد کە ئیلتیابێکی زۆرمێ حەبوشتم خوارد دیسان ئێستا سەری هەڵیاوەتەوە بە حەب سارسەر نابێ ئایا سارسەری تری هەیە بەڵێ کاکتۆر فەرموو بەڵێ پێویستە کات سۆنەر بکات ئەگەر لە سۆنەرەکە هەر ئاماژەیەکە بێت بە ئاوسانی گورچیلەکانی ئەو کاتە پێویستە کات ئەشیعی ڕەنگا و ڕەنگ ملەوەن بگرێت بۆ ئەوەی کە دڵنیا بین چ جۆرە کێشەیەکی هەیە مادام ئەم ئازاری تۆ پەیوەندی بە ڕۆشتنەوە هەیە پەیوەندی بە گەرما و سەرماوە نییە ئەگونجێت پەیوەندی بە فەقەراتیشەوە هەبێت وایە جاری وا هەیە نیشانەکان تێکەڵە لە بینی نەخۆشی گورچیلە و نەخۆشی عەزەڵە ماسولکە و لە بین فەقەراتیشە زۆر ڕاستە بەڵێ پەیوەندێکی ترمان لەگەڵا لە کەرکووکەوە کاک محەممەد سڵاو لێ بێ دکتۆر جان سڵاو لێوەش قوربانت بم دکتۆر جان من لە کەرکووک و تەلەفۆنەکەم خۆ دەزای عیاد و دکتۆر وشت نییە لە کەرکووک بەڵێ ئەوە کوڕێکمەی عمری 3 مانگە شەوات سێ دەکەم دەوروپرچاوی سوورە بێت و ئاوەکە وتم بزانم نازانم چییە بێزەحمەت عمری 3 مانگە ئەرەوەڵا عمری 3 مانگ و شتێکە وەرەوە من پەیوەندی هەیە بە دکتۆری مناڵانەوە بەس کاکتۆریش پەیوەندێکی بە گورچیلەوە هەیە لە چاوی سوورە بێتەوە ئەگەر بەس سووربوونەوە بێ پەیوەندی بە گورچیلەوە نییە بەس ئەگەر ئاسانن بێت بەس ئەگەر سووربوونەوە بێت لەوانەیە حساسەتی بە جۆرێک قوماشە بێت جۆرێک لەوانەیە پەیوەندی هەبێ بە شێوازێکی یان هەڵکردنی هەیە ڕۆژی 3 جاوای دێتێ 2 جا 3 جا 2 جاوای دێتێ چەند ڕۆژەوای لە هاتووە وەڵی هەر تەقریبا مانگێکە وایە بەڵێ جا خۆی عمری 3 مانگە مانگ شەوایە کەواتە ئەنا پەیوەندی بێ بە شتێکی حساسیەوە بێت بەڵێ باشتر وایە وەڵا دکتۆر دەوروپرچاوی سوورە بێ دەوروپرچاوی سوورە بێ تر ئاوەکە دوای چارێکی دەقەینجا باشە بێتەوە هەر لە خۆیەوە ئەوە خۆی حتمما لایەوە ئێستا ئەبێت نەخۆشخانەی مناڵان یعنی پەیوەندی بەوانەوە هەیە ئەگەر بەشی تەواوی بەتاکید هەیە سەر لە لای خۆتان ئەگەر بیبێ بۆ نەخۆشخانەی مناڵان بەشی تەواریەکەی لەوانەیە ئەوان چارەسەری بۆ بکەن بڵێ دکتۆرە خۆ هیچ مشکلێک قورس نییە لەسەری بێزەحمەت وەڵایە ئەوەی باسیەکەیت ئایا تاوشتی هەیە لەگەڵی یانیەتی نا هیچی نییە هیچ وەڵا عیبی نییە ماشەڵڵا بەڵێ مادەم وانیەکە وایە باشتر وایە بیبێ بۆ ئەو شوێنە بگوێی بۆ تەواری مناڵان بڵێ باشە زۆر سپاس سەرچاو کاکتۆر بێنەوە سەر باسی نەخۆشەکانی کە چاندنی گورچیلیان بۆ کراوە ئێستا لە ماڵەوەن و هەندێک دەرمان بەکارهێنن لەوانە ئەوەی من ئاگادارم دەرمانی کۆرتیزۆنیش هەیە و دەرمانی تریش بەکارهێنن ئەمانە مەناعە دابەزێن ئەم مەناعە دابەزینە وای لێ ناکات کە زیاتر قابلیەتی هەبێ بۆ هەوکردن بە ڤایرۆسی تر و بە پەتای کۆرۆنا و کۆرتیزۆن بەڕێی ئێوە چۆنە بۆ ئەم حاڵەتانە لە کاتی کۆرۆنا لە کاتی شتێکی وایە لە ڕاستیە کۆرتیزۆن دەرمانێکی سەرەکی دابەزاندنی بەرگری لە شێو کەسێ بۆ ئەوەی ئەو گورچیلێ لەلایەن ئەو جسمەوە ڕەفز نەکرێ بەڵام بەبێ کێشە نییە کۆرتیزۆن ئەم کۆرتیزۆن ئەبێتە هۆی دابەزاندنی بەرگری و هەر بەکتریایەکان هەر ڤایرۆسێک هەبێت زۆر بە خێرایی تەشەنا ئەکاوکو کەسێکی ئاسایی نییە بۆیە ئەو کەسە ئەبێ خۆی بە دوور بگرێت خۆی بە دوور بگرێت هەتا لەگەڵ مناڵەکانیە لەگەڵ کەسوکاریە کە ماوەی 2 مەتر بهێڵێتەوە لە بینی خۆی دەوروبەری خۆیە تێکەڵی ئەو کەسانە نەوی بەتایبەتی ئەوانەی کە 3 مانگ و 6 مانگەکەیان تاوا کردووە لە کەرەنتینی پاش نەشتەرگەریا بوون ئەمانە هەر ئەبێ خۆیان پارێزن هەیە 10 ساڵ نەشتەرگەری گورچیلەمان بۆ کردووە چاندمان بۆ کردووە ئەوانە شەرە بێ خۆیان زۆر پارێزن چونکە ئەوانە هەم بەرگریان کەمە هەم لەوانەیە جۆری کەرەنتینەکان بیرچوو بێتەوە چۆنی خۆیان پارێزن باشترین شت ئەوەیە کە خۆی و خێزان ئەو خێزانەی کە تیاژین هەمویان بە دوور بن لە هەڵسوکەوت و هینی کۆمەڵایەتیان کاکتۆر بە ناوی کۆرتیزۆنەوە دەرمانی کۆرتیزۆن طبعاً کۆرتیزۆنی چەکە لەو دەرمانانەی کە
بەرگریدا ئابەزانێ و کاکتۆر باسی کرد و ئێمە لەم کاتی پەتای کۆڕۆنا جەخت لەسەر بەرگریەکی بەهێزەکەین بۆ هاوڵاتیان بەرگریان بەهێز بێ ئێمە دایمەن ئەڵێن ڤیتامین سی بخۆن و خواردنی وا بخۆنکەوە بەرگریتان بەرز کاتەوە هەمە جۆر بێت سەوزۆ میوەی تیا بێت خوێی کەم تیا بێت بۆی کەوە بەرگریتان بەرز بێتەوە بەڵام پێشەوەی تەلەفۆنەکانی تر وەرگرین حەزەکەم بەسەر ئەمان نەڕۆین مادەی کۆرتیزۆن پێشتر برادەرەکانمان لە یاریدەدەری پزیشک پێش ئەم پەتای کۆڕۆنایە دەرزێکیان بەکارێ ناپیان و تێکەڵە کە نەخۆش و بۆ لایەن ئازارێکی هەبوو تاکی هەبوو ئەو دەرزیان بۆ کرد ئایان و زۆر چاک بووە دەرزێکە مادەی کۆرتیزۆن و مادەی ڤۆڵتارینی تایە ئێمە جەختەخینەوە لەسەر ئەوەی کە ئەمە شتێکی باش نییە بە تایبەتی لەم کاتی ئێستاە دەرزی تێکەڵە بە هیچ جۆرێک نابێ بەکار بێت چونکە دەرزی تێکەڵە خۆی دوو مادەی تایە ئەوەن کە ناوێن ناوە تێکەڵە ڤۆڵتارینە لەگەڵ مادەی کۆرتیزۆنە وە کۆرتیزۆن بەرگری دا ئەبەزێنێت و ئێمەش لە کاتی پەتای کۆڕۆنایە پێویستمان بە بەرگریەکی بەرزە لەبەرەوە ئەمانەیە جەختکەینەوە لەسەر ئەوە کە بۆ هەموو لایەکە لە بەشی تەندروستیان دکتۆرەکانەوە هیچ خۆیانەوە بەکار نایەنن بەڵام کارمەندانی تەندروستی بە ڕێزیش دەرزی تێکەڵە بە هیچ جۆرێک نابێ بکرێت بۆ نەخۆش لەم وەرزەدا بەڵێ پەیوەندێکی ترمان لەگەڵایە کاک کاروان لە سلێمانیەوە بەڵێ دکتۆرجانم کاتەوە باش سەرچاو ئای دکتۆرجان من دایکم با بڵێن سەکەی لەگەڵایە بەڵێ دەرزی ئەستۆلەکەشی نەماوە بەڵێ زان نازانم ئەگەر بێت و لەکوێ دەستی کەوێت دەرزی ئینسولین خۆ دەزانین دەرزیەکان شێوازی قەڵەمی هەیە و شێوازی دەرزی بە شێوازەکەی تریشەیەکە ڤیاڵی ئینسولینی پێڵێن ئەمانە ئێمە لە سنتەری شەکرە ڤیاڵەکانمان هەیە هەموو جۆرەکانی هەیە ڤیاڵ ئەوەی کە شێوازی دەرزی سەریعەکە ئیشەکات ئەوەی تریشیان کە درێژخایانە و بەیانیان کراوەتەوە سنتەری شەکرە ئەتوانن لە دوای ساعت هەشتەوە تا ساعت 12 کراوەیە ئەتوان دەرزەکان لێوە وەرگن سەرچاو کاکاروان کاک شەریف لە چۆن سۆماڵەوە بڵێ سەرچاو وڵا دکتۆر زەحمەت نەبێ برایەکەم لە 2017 ئەمەلیاتی فەتح سەدری کردووە بەڵێ نەخۆشی شەکرێکی هەیە بەڵێ ئێستا قاچی ئاوسیە و یعنی هەتا بڵێن لای زگی کۆمەڵی عیلاج وشتی بۆ نووسیوە دکتۆروا مایەکە بێ خۆی وایە هەردوو قاچی ئاوسەیە قاچی هەردوو قاچی بەڵێ دەموچای ناوسە لەگەڵی کەمێک ئاوسێ دەموچای بازگاری دا بەزێ و ئاوسێتەوە بەڵێ تۆزێ میز کەمەکە عیلاجی بۆ نووسیوە بۆ میزکردن بۆ گورچی لێ بەڵێ ئیتر هەناسە سواری نییە تەنگە نەفەس نابێت کە پاڵەکەی بە تایبەتی وڵات لە پێشەوە بوو بەزیتە باشترە شعایشی گردووە مانسی تۆزی ئاوی هەیە کەواتە ئەمە خۆی نەخۆشی فەتح سەدر بۆی کراوە کەواتە نەخۆشی دەماری دڵی هەبووە یا سەمامی هەبووە کە ئەمە عملیات کراوە نەخۆشیەکە پەیوەندی بە دڵیەوە هەبووە بەڵام کۆنتترۆل بووە کاتێ شەکرەی توژە بێ شەکر هەبێتەوەی کاریگەری هەبێت لەسەر ئەو کۆنتترۆلکردنەی دڵەکەی و ئەمەی کە ئێستا باسیەکەیم قازاڵسان ئەم ئەشعەی سیەکانی کە گرتوێتی و نەختێک ئاو لە سیەکانی کۆبەتەوە هەمووی نیشانی ئەوەن کەەوە پەیوەندیان هەبێ بە پەیوەندیان هەبێ بە دڵەکەیەوە یعنی ئەبێت چارەسەری دڵەکەی بکرێت بۆی کە حەبی دڵی ژەخوا پێویستە لەوانەیە حەبەکان لەوانەیە پێویستی بە زیادکردن بێت لە بەشێک لە حەبەکانیە بە تایبەتیەوەی حەبی گورچی لێ ئایا زەختتان بۆ گرتوە زەختی چەندە زەختی باشە وڵا زەختی باشە ئەی شەکرەکەی کۆنتترۆڵە یاننا بەڵی بازار کۆنتترۆڵ و بازار کۆنتترۆل نیە زۆر پێویستە شەکرەکەی کۆنتترۆل بێ بەڵام ناژڵێن لەمانە شەکرەکەی زۆر دابەزێ زۆر دابەزینی شەکریش بۆ ئەمان کە نەخۆشی دڵیان هەیە ئەگەر زۆر دابەزە خراپە چوار بەیانە شەکراگرێت و پەنجایە لەو ئەوانێ ئەنسۆلین بەکارێنێ ڕۆژانە سێ جار 5 وحدە ئەی قەیچێکە بۆ ئەم باشترین علاج لێرانەیە زۆر چاکە ئینسولینە بە ئینسولینەکە کۆنتترۆل لە هەمووی باشترە بە نسبەتی ئەوەی کە کەمکردنەکەی لەوانەیە پەیوەندی هەبێ بۆ ئێستا کاکتۆریش ئەگەر هین بێت تەمەنی چەنە خۆی 65 ساڵە میزکردنی هەبوو بە شەو زۆر میز بکات یان میزەکەی باریک بێت بچڕێت نەتوانێت بە ئاسانی میز بکات
نه ئەوانەی وەکو بڵێن پرۆستاتی نییە بەس دکتۆر تقریبا لە 2010 وای لێ هاتەوە 2 ڕۆژ خەوانیان لە خەستخانە لە سلێمانی پیان وت نازانم وێدی زۆرە خوێی زۆرە نازانم یۆریای بەرز بووە بەڵێ ئەوە دیارە لەگەڵ نەخۆشیەکە چونکە شەکری چۆتە سەر گورچیلەکانی تۆزێ بەرەو سستی چووەوە پەیوەندی بۆەوە هەیە ئەبێت پسپۆرەتی گورچیلەش بیبینێتەوە و فەحسی یۆریا و کریاتینین و سۆنەریشی بۆ بکرێ لەگەر بکرێت لە خەستەخانەکانی چەمچەماڵ لە خەستخانەی گشتی چەمچەماڵ لەوێ بۆی بکرێت پێویستی بۆ هەیە بەڵێ لە بەکرەجۆ پەیوەندیەکمان لەگەڵایە کاک دلێر شەو باش کاک دلێر دەستخۆشی بەرنامەکەتان لە یەکەم تەمەند درێژ بن زۆر سپاس بۆ ئێوەش زۆر سپاس بوو ئەمڕۆ لەپی دەستی پەڵەپەڵەی وردی شینی خوێنی لێ هین بۆ لێ پەیدا بووە لە پڕ یانی حاڵەتێکی ئەوە بووە هەردوو دەسیایەک دەسی نا بەس دەستێکیان بەس دەستێکیان بەڵێ ئیتر شکر بۆ خوا دوای تقریبا سەعاتێ 2 سەعاتێک باش بۆ تەوانێ بەس بەڵێ هەستەکەم تۆزێک لێوم پڕ بۆ لەگەڵی لەو کاتێ تۆزێک لێوی چێ بێ عەفوو سڕ بوو بڵێ بەڵێ ئەوەی کە لێی هات لە دەستی لە پڕ لێی هات یاخود چی بوو لە پڕ بوو کاوی تۆر بەس نەما یانی شکر ئەوە نێ بڵێم ئێستا هیچ پێوە نەماوە جێگاکەی دەستیاتیا دیە بەڵێ دەستی ناخورا یا شتێکی وابێت ئەڵێ نەوە ئەوانەی نەبوو دەم و چاوی هەست بە گەرمێ کردەوە بەڵێ چەندە تەمەنی 40 ساڵە هیچ دەرمانێکی نەخواردووە دەرمانێک سوتفە لەم هەفتەیە خواردوێتی یا شتێکی ناوەڵا کاکتۆر بەس بۆ خۆ دەزانی لەم هەفتەیە ئەوەی کە ئافرەتی ماڵی سەرەن بەڵێ احتیمالە زۆرتر ئەمە پەیوەندی هەیە بەو حاڵەتانەوەی کە پێڵێن وەکو شێوازێکی حساسیە بێت لەبەرەوەی کە نەماوە پیا بۆ نەماوە زیاتر بە حساسیەک ئەبینرێت لەوانەیە بەو مادانەی کە ئێستا بەکارێنێ بۆ پاکردنەوە پەیوەندی بۆ هەبێت لێو سڕیەکەشی پەیوەندی هەیە بە کالیسیۆمەوە یا بە قەلەقیەوە نەتیجەی حاڵەتی کە قەلەق بۆ ڤیتامین دی کەمە ئەوانش پەیوەندیان پێوەی هەیە بەڵێ یعنی هیچ مشکلەیەکی نییە بڵێن نەخێر مادەم شتەکە نەماوە ئیشەڵا هیچ نابێت زۆر سپاس دەستخۆشیتان سەر چاو کاک تۆر ئێمە بێنەوە سەر ئەو نەخۆشانی کە ئەساستیرۆید ئەفو گورشیلیانە بەڵێ کۆرتیزۆن قسەیە بکەم کۆرتیزۆن بەنسبەت نەخۆشەکانی چاندنی گورچیلەوە دەرمانی سەرەکیە ناوێت بیوەستێنن هەتاوێ بەکاریبیان جاری وایە چەند ساڵێکە ئێمە لە کوردستان بۆ هەموو نەخۆشێک بۆ هەتای بەکاریهێنین نابێت پرۆگرام هەیە لە وڵاتانی ترە بۆ مای 5 ساڵ بەکاربێشتیوە جۆرێک هەیە لە محاولات دەرمانی تریان حازرە گورچیلەکە ئەگەر بەرەو سستی ڕۆیشت خێرا یەکسەر ئەگەڕێنەوە سەری و دەرمانی تر بەکارهێنن بەڵام ئەمە جۆرێک لە مجازەفەی تایە ئەوکو جۆرێک لە دراسەکردنە هەیە بەڵام زۆر سەلامەت نییە یعنی قسەی ئێمە لەسەر کۆرتیزۆن ئەوەیە کە تکایە نەیوەستێنن لە پڕ وەستاندنی کۆرتیزۆن کێشێکی زۆر گەورە دروستەکات کە دوای ناندوترێتەوە و نەخۆشەکە بە کۆرۆناکە گیانە دەست نایە بەڵام بە وەستانی کۆرتیزۆنەکە لە پڕ احتیمالی هەیە کە ئەدیسۆن کرایسیس دروست کات ڕاست نەخۆشێکی زۆر خراپ و ئێمەیەکێک لە ئامانجەکان من لەم بەرنامەیەوەیە ئەو نەخۆشیانی کە بەدەل لە کۆرۆنا هاوڵاتیان هەیەە ئێمە ئەمانەوە نەخۆشیانەشیان کۆنتترۆل بێت و نابێت گیان دەستبن بە نەخۆشیانەکانی ترکەن بڵێ بە هەنێ نەخۆشی ئەوەی کە باسمان کرد هەنە نەخۆشی ترەیە کە خۆی کێشەیەکی هەیە جۆرێک لە ئازارێکی هەیە ئەچێت کارمەندێکی تەندروستی بەڕێز بە داواکاری نەخۆشەکە دەرزێکی کۆرتیزۆنی بۆکات لەم کاتێ ئەوانە بوەستێنن ئەو کۆرتیزۆنانە بوەستێنن بەڵێ ڤۆلتارین و پرۆفین و ئەو پۆنستان و ئەوانە هەمووی دراسی تازە کراوە کە هەموو ئەمانە لەم کاتەیە بوەستێنێت چونکە ئەگەرێکە کۆرۆناشی هەبێت لە سەرەتای ماسکی نەخۆشەکە ئەکاتدایە پۆشە نایڵە دەربکەوێت دوایی زۆر بە خراپی دەوروبەرەکەی خۆی تووشەکات و بڵاو بێتەوە و خۆشی احتیمالی هەیە پێویستی بە دوایی پێویستی بە نەخۆشخانە هەبێت چارەسەری زەحمەت بێت زۆر ڕاستەکەواتە ئێمە ڕاستە پەتای کۆرۆنا وە سێمانیەکە لە جیانە بڵاو بۆتەوە ئەو راپۆرتانی کە ئەدرێت تەنانەت دەتوانین بڵێن ڕۆژ بە ڕۆژ فەرقەکات ئێمە فترێ لەوە پێش ئەنوود هەمچووی ئەو دەرمانەی بە تایبەتی برۆفین زۆر دەرمانێکی خراپە بۆ کەسانی کە کۆرۆنایان توش بوو کە ئەیاندرێتێ ئەوانە خراپ بوو بەڵام دوایی بازە تەقریرێکی تر دەرچوو بەڵام بە هەما بە شێوکی گشتی باشتر ئەوانە بەکارنێنرێت لەم کاتەیە تاکو شتەکان ئەسەلمێنرێت کاکتۆر بەنسبەتی ئەو نەخۆشانی ترەوە با بڵێن نەخۆشەکانی کە شێرپەنجەی گورچیلیان هەیە لەم کاتەیە ئەوانە جیاوازن لە نەخۆشانی کە زەرعی گورچیلیان بۆ کرێت زەرعی گورچیلە
بریتە لەو کەسە ئەو کەسە شێرپەنجەی نییە ئەو کەسە گورچیلەی وەستاوە و ئێوە گورچیلەیەکی تازەی بۆ هێن و ئیشەکاتەوە بەڵام نەخۆشمان هەیە نەخۆشەکان شێرپەنجەی گورچیلیان هەیە ئەوانە چۆن لەم کاتەیە مامەڵە بکەن بەڵێ ئێمە بەنسبەت شێرپەنجەی گورچیلە و میزەڵان و پرۆستاتەوە ئەمانە دوو جۆر نەخۆشن جۆرێکیان ئەوانن کە تەنها نەشتەرگەرەکەیان بۆ کراوە پێویستیان بە تیشک و دەرمانی کیمیایی نەبووە ئەوانە خۆپارێزیەکەیان وەکو خۆپارێزی خەڵکی ئاسایی وایە ئەوانەی کە ئەوەی کە دەرمانی کیمیایی نەویستووە دەرمانی تیشکی نەویستووە بەس عملیات کراوە لا بەس عملیات کراوە لابراوە خۆپارێزیەکە یەکسانە بە خۆپارێزی خەڵکی ئاسایی ئەوانەی کە تیشکیان بۆ بەکار هاتووە بە تایبەتی ئەوانەی کە دەرمانی کیمیاییان بۆ بەکارێت لەم کاتەیە یان پێشتر بۆیان بەکار هاتووە ئەمانە بەرگریان تۆزە لاوازە ئەبێ زۆر خۆیان بپارێزن لەم کاتەیە کە بەرکەوتنیان لەگەڵ خەڵکا زۆر نەبێت چونکە ئەو نەجاتی بۆ لە شێرپەنجەیەک ینی گوناحە تووشی کۆرۆنا بێت و بە نەخۆشیێکی تر ئەو هەموو عەزەتی لەگەڵی کێشراوە بە کۆرۆنا بڕوات و دەوروبەرەکەشی توش بکات بە خۆشحاڵی و خەسخانەی هیوان نەخۆشخانەی هیوان لەم کاتەیە لەم کاتە ئاڵۆزەیە ئەوان بەردەوام لە خزمەتکردنی نەخۆشەکانی خۆیان ئێمە پەیوەندیمان هەیە لەگەڵیانە بەردەوامی ئەوان نەخۆشەکان ئەبینن و دەرمانی کیمیاییان پێویستە ئەیاننێ بەڵام وەکو باسمان کرد ئەوانە بە خۆیان بپارێزن چونکە بەرگری لەشیان زۆر کەمە وەکو کەسی ئاسایی نین لە سایە هەشتای نەخۆشەکانی کۆرۆنا چاکە بنەوە و لە سایە بیستیان تووشی کێشە ئەبن ئەمان نەخێر زۆربیان تووشی کێشە ئەبن لەبەرەوەی خۆیان زۆر بپارێزن بەڵێ ئەوانەیە کە کیمیایی وەرەگرن و یا دەرمانی تر وەرەگرن بەڵێ زۆر باشە ئێستا یەنۆ لای پەیوەندیەکانمان لە تەکیەوە ناجێخان السلام عليكم عليكم السلام فرمو الدكتوري من هنا بەڵێ بۆ مناڵە بێ ئەگەر گورچیلە کێشەی گورچیلەی هەبێ بەڵێ ناوڵا بەس لاوازە و زیاد ناکە کێشی کەمە ئەوە پەیوەندی هەیە بە دکتۆری مناڵانە ببوورە وڵاوتم بۆمزانی بۆ دکتۆر مناڵانە بێمش بەڵێ پەیوەندێکی ترمان لەگەڵایە کاک محەممەد لە سلێمانیەوە دکتۆر جان باشی سەرچاو کاک محەممەد دەستخۆشی بەرنامەکەتان لێ یەکەم زۆر سپاس پێ زەحمەدە و نەخۆشانەی شەکرەیانە کات دکتۆر لێسا خۆتەزانی سنتەری شەکرە و فقوڵفات و شت نەماوە شوێن ئەگەر یەکێک شەکرەی هەبێت لەکوێ ئەتوانێت چێکی نەخۆشێکی خۆی بکات بەڵێ ئێمە سنتەری شەکرە خۆی یەکێک لە هەدەفەکانی سنتەری شەکرە ئەوەیەکەوە ئینسولین بدرێ بە نەخۆشەکان ئەوانەی کە جۆری دووە من و بە حەب کۆنتترۆڵە بن لە ڕاستیا بۆ کۆنتترۆلکردنی شەکرەکە ئەو کەسانی شەکریان هەیە ئەبێت جیازی شەکر زۆرێک لە نەخۆشەکان هەیەە لە ماڵەوە اینجا نازان بە ڕێزت هەتە لەو جیازە وەکو مۆبایلەکان نەوەڵانیمانە بەس کاتی ئەوە هاتووە یعنی فەحص و چێکوتی بکەینەوە نازانین خۆی باشتر وا بوو کاک محەممەد جیازێک لەوانت هەبێت و خۆت خۆی چکە شەکرە لە 150 بەدەست دکتۆر لە 150 بەدەست نەخۆشە ئەو جیازە خوێنێتەوە ئایا شەکرەکەت کۆنتترۆڵە یا کۆنتترۆل نییە وەلو جاری وایە زۆر کەس هەیە گلەی هەیە لە جیازەکانەڵێ جاری وایە زۆر خوێنێتەوە جاری وایە کەمتر خوێنێتەوە بە هەمان جیاز بە مقارنەکردن لەگەڵ جیازی ترا بەڵام ئەو جیازی شەکرەکە وەکو مۆبایلەکان وایە ئەوە زۆر باشە ئەگەر هەبێت ئەگەر نەبێت حەب بەکارێنی یا دەرزی حەب بەکارێنی ئەوانەی کە زۆر پێویستیان بە فەحسی شەکر بێت زووتر ئەوانن کە لە جۆری یەکەمن یا ئەوانن کە ئینسولین بەکارێن ئەوانە لەبەر ئینسولین خێرا دایابەزێنێت وەگەر بەکاریشتێنین خێرا بەرز بێتەوە ئەوانە زۆر پێویستیان بە فەحسە بەڵام وەکتیچووکو بەڕێزت کە لە جۆری دووەمی لەبەروی حەب بەکارێنیت ئەتوانی لە خەستخانەی شار ئیستیشاریە هەیە واتە ڕایشکاری هەیە بەیانیان هەیەە ئەتوانی سەربەی لەوێ فەحسێک لەوێ بکەیت و بەرنامەی ئەو فەحسە ئەتوانیت بەرمانەکان ڕێخیتەوە بەڵێ کاک محمود بەڵێ فەرموو وەڵام پرسیارێک خزمەت تا قوربان بەڵێ من عیب نەبێت کە میزەکەم داری وای ئازارم هەیە ئەندا پسڕیژە بێ بەڵێ کامانە چەنە بەڵام مای 1969 کار بەڵێ کاک دکتۆر بەڵێ مادی 1969 بەڵێ گەنجە ماوەی چەندێکە تۆ ئەم کێشەیەت هەیە وەڵی تقریبا دو سالێک ئەوم کار بزۆرگیان ئازاری هەیە جاریان زوو من زۆتی بەخشەوی ئیتر ئەتمەحوی میزەکەم و دوای مەحەل میزنە بەناڕەحەتی بۆمەکرێت بەڵێ پێشتر قەت بەردی گورچیلەت فڕیاوە بە ڕێگەی
بەردوشتم لە بۆ کار دکتۆر قەت نازوورە کردووە لە ڕێگەی بۆری میزەوە سۆندە هیچ شتێکم نەکردو کار دکتۆر ئەتوانی بە یەکجار هەموو میزەکەت بەتاڵ بکەیتەوە نەوەڵام ناتوانم کار دکتۆر بەڵێ بەڵێ ئەوە گونجێت تۆ کێشەتە بێت لە یا لە ملی میزەڵانەکە یا لە بۆری میزەکە لە شوێنێکە تەسەبوونەوە هەبێت یا لە ملی میزەڵانەکەیە هەندێک جاریش تەمبەڵی میزەڵان خۆی ئەو کێشەیە دروست دەکات ئەگەر بتانی ئەم هەفتە و دەڕۆژە چاوەڕێ بکەیت تا تۆزێک شتەکان یەکلا بێتەوە بزانین داوامش دەست پێ ئەکاتەوە ئەوە پێویستەکات سۆنەر بکەیت بزانین بە سۆنەر پێمان ئەڵێ بڕی مانەوەی میز لە میزەڵان تا چەنە و لە پاش ئەوە لەوانەیە پێویست کات بە کامێرە سێرێکی بۆری میزەکە بکرێت کە پرۆسێکی زۆر ئاسان و بەنجی ناوێت زۆر باشە کاکتۆر ئێمە دەربارەی هەم نەخۆشەکانی ئێمە بێژێ لە بەدەر لە نەخۆشیەکانی گورچیلا نەخۆشی پرۆستاتیش هەیە نەخۆشی پرۆستات چ ئامۆژگاریکرد هەیە بۆ ئەو نەخۆشانی کە پرۆستاتیان هەیە وێستا لە ماڵەوە زۆربیان و ئاسان ناتوان بچن بۆ لای دکتۆرەکانی میز و میزەڕۆ بەڵێ ئەوانەی کە پرۆستاتیان هەیە دوو جۆر کێشەیان هەیە ئەوانەی کە میزکردنیان زەحمەتیان میزیان ئەگیرێت لە ئەوانەی کە میزیان ئەگیرێت ڕاستەخۆ ئەتوان بچن بۆ نەخۆشخانەی شار لەوێ سۆندەی میزیان بۆ دانرێت بە ماوەیەکی کاتی ئەوە هیچ کێشەیەکی تیان نییە بەڵام ئەوانەی کە زوو میزەکەن میزەکەیان سوتانەوەی لەگەڵایە و میزان بەتاوەتی بەتاڵ نابێتەوە ئەتوان دەرمانی پرۆستاتەکەیان بەکار بێنن ئەم 12 ڕۆژە بەکاری بێنن تەحمل بکەن هەتا ئەو کاتێک کە وەزە ئاساییە بێتەوە و ئەو کاتە جارێک سەداین دکتۆرەکەی خۆی ئەکاتەوە بۆ ئەوەی کە ڕێنمایی تازەی باتێ یان ئەگەر پێویستی کرد نەشتەرگەری بۆ بکرێت بەڵام ئەگەر هەر زۆر ناڕەحەت بوو کەسێک زۆر ناڕەحەت بوو بە هاتوچۆکردن بە میزەوە ئەوانە ڕێگەی تایبەتەیە ئەتوانێت سۆندەی بۆ دابنێت سۆندەی میزی بۆ دابنێت ئەتوانێت خۆی داوی بەکاربێنێت بە ماوەیەکی موقت نەخۆشێ چای باش نبینێت تەمەنی زۆرە بە شەو هەڵەسێت کارەبان نەبێت یان بکەوێت یان ئەوە تووشی کێشەی گەورە بێشکان و خوێنبەربوونی مێشک و ئەوانە ئەبێت باشتر وایە ئەوانە بە شەو لە تەنیش خۆیانەوە شتێکدا بنێن میزی تێ بکەن هەتاوەکو بەیانی ئەو کاتە ئەتوان میزەکە فڕێبن بەڵام ئەم شتە کاتیە کاتێک بارودۆخ ئاسایی بەوە ئەتوان سەردانی پزیشکەکەی خۆی بکەن بۆ ئەوەی کە بزانێت چی پێویستە بێت ئەوکو نەشتەرگەری ئەمەلەکە بەنسبەتی ئەو کەسانەوە کە شێرپەنجەی پرۆستاتیان هەیە هیچ شتێک هەیە دەربارەی ئەوانە و نەخۆشی کۆرۆنا ئێمە بازەکەی نەڵێنەوانەی کە مەناعیان دابەزیوە زیاتر کاریگەریان هەیە بۆ توژبوون بە نەخۆشیەکە شێرپەنجەی پرۆستات لەمانەیە ئەگرێتەوە یان جیاوازە بەڵێ شێرپەنجەی پرۆستات لە ڕاستیە یەکێک نییە لەو شێرپەنجانەی کە دەرمانی کیمیایی زۆرتیا بەکار بێت ئەوەی کەتیا بەکارە دەرمانی هۆرمۆنە خۆپارێزی بۆی کە شێرپەنجەی پرۆستاتی هەیە لەگەڵ کەسێکی ئاساییە هەمان شتە بەڵام یەک خاڵی زۆر گرنگەیە کێن ئەوانەی کە تووشی شێرپەنجەی پرۆستاتە بن ئەوە ئەوانن کە تەمەنیان لەسەرەوەیە کەواتە ئەم کەسە تەمەنەکەی کێشە دروستە بێت بۆی ئەگەر بێت و تووشی کۆرۆنا بێت ڤایرۆسی کۆرۆنا بێت لەبەرەوە خۆپارێزی ئەو کەسانە بە ناڕاستەوخۆ زیاتر بێت زیاتر بێت لە کەسێکی ئاسایی زۆر باشە ئێستا پەیوەندیکی ترمان لەگەڵە لە سلێمانیەوە پەروین خان ئەم کاتتان باش دکتۆر سەرچاو پەروین خان زۆر سپاس دەکەم وەڵا دکتۆر گیان باوکم شەکرەی هەیە و پرۆستاتیشی هەیە شەکرە و پرۆستات بەڵێ بەڵێ جا ئێستا لە بینی حەوزی و گورچیلەیە ئازارێک لە لاکەلەکەی دروست بووە بەڵێ ئێتر نازانم سەبەبەکەی چییە ئەخۆ گورچیلەشی نییە نازام چۆنی لای ڕاستە یا لای چەپە لای چەپێتی لای ڕاستێتی بەڵێ ڕێخۆڵێک شوێرە عملیاتی بۆ کراوە قەت نەخێر چەند ڕۆژە وایە چەند ساعتەوە تقریبا 2 هەفتە لەوتەی ئەم کۆرۆنا هەیە تقریبا 2 هەفتەیەک زیاترە 2 هەفتە ئەبێت هیچ سۆنەرێکی تازەی نەکردووە هیچ سۆنەرێکی وەڵڵاهی لەبەر ئەم پەتاوشتە نەچوونێتە دەرەوە یادەکان نیە تاچین سۆنەری بۆ بکەین ئازارەکەی تەحمولەکرێت وەڵڵاهی بەڵێ ئەتوان تەحملی ئازارەکەی بکات وەڵڵاهی ئەم ماوەیە بەڵێ وەساون دەسەری وای تر بۆ خۆشی تر جار گەرمشتی بۆ لێ بەڵێ ینی بە گەرمی چاکە بێت وەڵڵاهی تۆ ئازارەکەی شکێت ئەتوانن لە فرسەتێکە سۆنەرێک بکەن لە نەخۆشخانەی شار بیا لە شوێنێکی تر ئەگەر نزیکی خۆتان ئەگەر سۆنەرێک بکەن تەنها بۆ گورچیلەکانی بۆی دڵنیابین ئەگەر ئاوساوی نەبێت و گومانی بەرد نەبێت ئەو کاتە کێشەکە زۆر گەورە نییە
ئەتوانێت دوا بخرێت تا بارودۆخ ئاساییە بێتەوە ئینشاءڵڵا بەیانیان خستەخانەی شار هەیە گەر بێن زۆنەرێکی بۆ بکەین بڵێ بەیانیان هەیە بڵێ شاریان هەیە ڕاوێژکاری هەیە لەوێ بەنسبەتی شەکرەکەشیەوە ئەگەر کۆنتترۆل بە شەکرەکەی ئەوە کێشەمان نابێ ئینشاءڵڵا بەڵام ئەگەر کۆنتترۆل نەبێت حەب بەکارێنیا دەرزی بەکارێنی بۆ هەردووکیان بەکارێنێ دەمانە پێمان خۆشە ئەوانەی جۆری دو من دەرزی بەکار بێن چکە دەرزەکە باشترە بۆ کۆنتترۆلەکەیان وڵی دەرزەکەش بەکارێنێ و حەبەکەش بەکار زۆر باشە کەواتە بەردەوام بێ لەسەر دەرمانەکان دەستە خۆش بێت ئەزیێتمان خوالەتان خواتان لەگەڵ خواتی سەرچاو هەوار بەڵێ ئەلو بەڵێ فەرموو دکتۆر باشی سەرچاو ڕەت پرسیارەکەم بۆ دکتۆر تەهایە بەڵێ فەرموو دکتۆر تەها من لە 2014 تووشی خوددە بووم هاتم بۆ لای جەنازە بەڵێ وایە ئێستا لەو کاتەوە دڵە کوتەمە بەردەوام ڕاستە ئێتر نازانم هۆکارەکەی چییە 2014ەوە غودەکە و کاتەوتمان زۆر ئیژەکە یا کەم ئیژەکە زۆر غودەکەت بڵێ چۆن وتمان سامەوانە سام دایمەن جەختەکەی نەوەڵێن سام خەڵک لی نەترسێتە ناکەلیمەکە ناوەکەی وایە ئەجین نەشتی خەتەرە و نەی شتێک بەس ئەوەیە ئەو غودەیە زۆر ئیژەکات لەبەرەوە پێویستی بە کۆنتترۆل هەیە غودەکە لە 2014 تا ئێستا تقریبا 6 ساڵە دکتۆر دوو مانجارێ فەحسی غودەکەم ئەی بینی هیچ کێشەیەکی نییە زۆر چاکە خۆی غودەی سام لە زۆربەی ئەوانی کە غودەیان هەیە بە شێوازێگە بێت بۆ ماوەی 5 ساڵ لەو کاتۆی تووشە بن بەرزە بێتەوە جاریەوە هەیە دابەزێتەوە بەرزە بێتەوە دابەزێت تا 5 ساڵەکە تەواوکات اینجا ئەمەی کە تۆ هەدبووە لەواچێ بەرزبوونەوەی تیا بووە غودەکە و چۆتەوە باری ئاسایی جار بەجار پێویستە بە دەرمانەکان هەبوو فترێک و پێویستە پێی نەماوە ئەمە ئێستا کە هەیە فەحسەکانەکەی زۆربەی کات طبیعیە لەبەرەوە پێویست ناکات خۆت قەلەقکەیت تەنها هەر ئەوەیە ناوبەناو پێویستی هەرنالێ بخەون دڵە کوتەکەم ئاخر ئەوەی تەوە ئێستا لەوانەیە پەیوەندی بە غودەکەەوە نەبێت پەیوەندی بە حاڵەتی ترەوە بێ ئەگەر لەم فترە بێت لەوانێت دڵە ڕاوچیە قەلەقی ئەوانە وای لێ کرد بیت نەوەڵا دکتۆر تۆزێ بیرکردنەوە ڤیتامین وشتم دایمە کەمە ئاسن خوێنم هەدا ئەوەیە پەیوەندی بە بیرکردنەوە هەیە قەلەق مەبە دڵەکوێکەش ئینشەڵڵا چاکە بێت بەڵێ زۆر سپاس ئاوارەخان لە سلێمانیەوە بەڵێ فەرموو عفو ببوورە کاگاوارە ئەم ناوە بزانجارێ بۆ هەردوو لا بەکارێت ڕاستە دکتۆر جان بێ زەحمەت من لە دوای توالێت معدل لە دوای هەستان میزیەتە خواردەوە بەڵێ کاگاوارە جەناب چەند ساڵ تەمەنتە 40 ساڵم نوێژەکەیت بەڵێ نوێژەکەم بەڵێ ئەوە حاڵەتێکی ئاساییە لە دوای میزکردن چەند قەترەیەک میز هەست پێەکەیەتە خوارەوە حاڵەتێکی زۆر ئاساییە لە پیاوانە هەیە لەو کەسانەیە کە نوێژەکەن زۆرتر ئەوان چونکە پاکوتەمیزی زۆر احتیمامی پێیان هەستی پێەکەن کە چەند قەترەیەک میزێتە خوارەوە باشتر وایە پەلە نەکەن لە دوای میزکردن بمێنەوە زیاتر ئەو کاتە ئەو چەند قەترەی کە هەشە ئەوی ژێتە خوارەوە بەڵام لە کاتی ئێستانە سەر پێ چەند قەترەیەک تری ژێتە خوارەوە دکتۆر یعنی من لە دوای توالێت هەڵەسم ئەبێت 10 هەنگا و 15 هەنگا و 5 هەنگا و بڕۆم ئەنجا بێت یعنی چەند دابنیشم نایێت بە تەواوەتی میزەڵانەکە بەتاڵە بێتەوە بەڵێ بە تەواوەتی بەتاڵە بێتەوە هەڵەسم دوای 10 هەنگا و 15 هەنگا و ئەنجایەت حاڵەتێکی ئاساییە پێویست بە قەلەقی ناکات زۆر باشە بەڵێ کاکتۆر بێنەوە سەر باسی ئەو نەخۆشانەی کە پەیوەندیان هەیە بە گورچیلەوە لەم کاتێ ئێستا ئەو کەسانی کە بەردیان هەیە بەردی گورچیلەیان هەیە چ ڕێنمایەکت هەیە بۆیان لەم کاتانەیە یاخود بە تایبەتی ئێستا شێوازی خواردنەکانمان زۆرتر خەڵک ئێستا بەوەی قەدەغی هاتوچۆوە ئەبێ پابند بێ بە ڕێنمایەکانەوە لە ماڵەوە بمێنێتەوە ئەژڵێن ئاو خواردنەوە باشە بەزم خواردنانی کە ئێستا بەوەی ئەم بارودۆخەوە ئەخورێت لەوانەیە خەڵکێک جاران وەنگە چرەزات و گوڵە بە ڕۆژە و شتی نەخوارد بێ بەهۆی ئەممانەوەیە زۆر بەکاریێنن ئێستا بەڵێ ئەوەی بەهۆی ئەم کەرنتین و بەهۆی قەدەغیات و چۆ دروست بۆ ئەو کەسانی کە بەردی گورچیلیان هەبوو پێشترا ئێستا بەردی گورچیلیان هەیە بریتێ لە کەمبوونەوەی جوڵە کەمبوونەوەی جوڵەوە ئاکات کە بەردروست ببێت لەبەرەوە ئەو کەسانە پێویستەکات ڕاستە لە ماڵەوەن چالاکیان نییە بەڵام پێویستەکە بڕیا و خواردنەوەیان بەو شێوەی کە دکتۆر بۆ دیاری کردوون کەمی نەکەنەوە بڕیا و خواردنەوەکەیان بە شێوەیەکی ڕێکپێک بێت ئەو خواردنانەی کە باس کراوە کە خراپە بۆ بەردی گورچیلە بە تایبەتی خوێ لەسەر و هەمویانەوە
اونجا گۆشتەکان هەمویان کەم بکرێنەوە هەرچەند ئێستا گۆشت خەڵک ئاراستەیەکی هەیە کەمتر بەکاری بێنێت بە تایبەتەوەی کە بەردی گورچیلە هەیە خۆی پێشەوەی بە وەلادێکسەر بیستێتی کە بەرد پەیوەندی هەیە بە گۆشتەوە گۆشت کەمتر بەکارێن مەقسەد لە گۆشت ینی هەموو گۆشتەکان گۆشتی ماسی و مریشک و هەمویان بۆ بەردی گورچیلە هەمووی پرۆتینە و جارانەوە باسەکراکە تەنها گۆشتی سوور کێشەوەسێکەیە هەموو گۆشتەکان یەک بڵێ هەموو گۆشتەکان وەکو یەک کێشە دروستەکەن بۆ بەردی گورچیلە خوێیەکان ئەوانەی کە زەڵاتە بەکارێن زۆر نابێت خوێی تێ بکەن باشترای خوێ تیا بەکارنێنن ئاوی لیمۆ شتێکی زۆر باشە پەرداخێک ئاو هەبێت لیمۆیەک ئاوەکەی بگوشرێت و بکرێتە ناو پەرداخە ئاوەکە و ڕۆژی جارێک یا دوو جار بخورێ بە تایبەتی شەوان پێشنووسن یا هەندێک کەسێ لە ماڵەکانە سوراحیەک داهێنێت و ئەو ڕۆژە ئاوی تیەکە و لیمۆیەک یا دوانی تیەکات و ئیتر جاریوە ئەو هینە گەورانە هەیە کە بەلوعیکی پێوێت لەوە ئاوە خۆن بۆ جۆرە باوەکەی بەر زۆر باشە بەڵام ئەویش بێکێشە نیەگەر ڤیتامین سی زۆر بێت جارێکی تر یەکێک زۆر لیمۆ بەکاربێنێت زیاد لە حەدی خۆی بەکاری بێنێت ئەگونجێت کێشە بۆ دانی دروست بێت دڵە کەسێ دروست بکات جاری وا هەیە ئەگونجێت بەردێک دروست بکات کە بەهۆی ڤیتامین سیەوەیە ئەبێت تەجروبەی ئێوە خۆتان ینی وەکو دکتۆرانی میز و میزەڕۆ و بەردی گورچیلە ئەو شتێکە باز دەکرێت ئەڵێ ئاوەکە ئاو هەیە جیازی ئاوەکە ئاپاڵەیەت و کالیسیۆم نایەوەتەوەوانە هیچ ڕێنمایەکی هەیە بەڵێ لە ڕاستیا دراسە کراوە لەسەر ئەو بابەتە دەرکەوتووە و ئاوانەی کە کالیسیۆم و مەگنیسیۆم و پۆتاسیۆم و سۆدیۆم و ئەوانە بە ڕێژەی خۆی تایەتی ئەو ئاوانە تەندروسترن لەو ئاوانەی کە کالیسیۆم و سۆدیۆم و پۆتاسیۆم شتەکانی لێلا ئەبرێت لەبەرەوە فیلتری ئاو لە گونجە زۆر باش بێت بۆ گرانەتا و بۆ کۆلێرا و بۆ سکچون و ئەو ئەنواعی هەیە فیلترەوەکو من بزانم یعنی تایەتی زۆر شت دەپاڵەوێت یا شایەتی مەجموعەیەک شتە وایە بەڵام بەنسبەت ئێمە حەز ناکەین ئاو بەڕێگەی فیلتر کالیسیۆم و شتەکەی لا ببرێت چونکە ئەو کاتە کێشەی گەورە دروستەکە بە دڵنیایە بەر دروستەکە زیاتر لەوەی کە ئینسان هەست دەکات ئاوەکە زۆر پاک بێت بەر دروست نابێت نەخێر ئەو هەتا کالیسیۆم و مادەکانی لا ببرێت زیاتر ئینسان معڕەزەکە بۆ دروستبوونی بەرد پەیوەندیەکمان لەگەڵا لە شەمسۆماڵەوە ئەزام کاک فوات بەڵێ السلام عليكم دكتور جام كاتب عليكم السلام كاك فؤاد ماشي برام سرچاو والله فرسالكم بيز احمد بو دكتور غوران ابو عزتنا بلا فهمك بلا قال له برنامج والله كان دكتور جام من عيبنا بها كشهوات برزه بيتوا اگر شهوتك داننيم ازارك عيبنا بلا بردن ميزان ما زور بتوني درست بها ما وشنك وايت كاك فؤاد والله تقريبا اگر محلنا النزيقي ده صالوام ئەمە پێوترێ ئەلتیهابی پرۆستاتی درێژخایەن ئەلتیهابی درێژخایەنی پرۆستاتە ئەمە لە کاتی خۆی هەوکردنێکە هەبووە یان خۆت چارەسەر نەکردو یا چارەسەرکردنەکەت چڕ بۆ یان چارەسەرکردنەکە کۆرسی تەواوی وەرنەگرتووە ئەبێ بە شێوەی درێژخایەن ئەمە کە بارودۆ غاسایی بووە قەدەغی هاتوچۆڵ ژیرە سەدانی دکتۆرەکەی خۆت بکەرەوە ئەو کاتە باسی ئەوەی لەگەڵا بکە بڵێ هەوکردنی پرۆستاتم هەیە هی درێژخایەن کۆرسێک دەرمانی درێژە پێویستە بێت کاگونجە لە ماوەی 6 هەفتە بۆ 12 هەفتە پێویستە بە دەرمان هەبێت و ماوەیەک باشە بی دوایی دروستە بێت و دوای هەڵئەتەوە دوای سوتانەوە لە میزەکە تا دروستە بێت ئەمە هیچێکە لە سەبەبە ڕئیسەکانی ئەو حاڵەتەی کە تۆ باسیەکەی یان هەندێک جار گونجە بەردی میزەڵانە هەبێت بەبێ ئەوەی کە تۆ والله خۆم تا ئێستا دوو کڕەت ئەفو قسەیشەکەی دوو کڕەت سەردانی دکتۆرم کرد جارێکان لە کەرکوب چوومە لای دکتۆرێک جارێکیان لە چەمچەماڵ چوومە لای دکتۆرێک ئەو دکتۆرە بە ڕێزە پێم وتی پێچێت ئەشعەشم گستۆنەریشم کردوتی هینێک هەیە چیسێکی ئاو عیب نەبێت لە بینی یەلکەکانی لای گونتا هەیە منش پێم وتم ئەمە چارەسەری وتی چارەسەر هیچ عیبی نیە هیچ کێشەی هیچ زەرەرێکی بۆت نییە وتم وەکو یعنی هیچ کێشەیەکی لەسەر مەسایلی جنسی پیاوەتی وتی هیچ شتێک کێشەی نییە ئەمە بە شتێکی تەبیعیە و ئێتری عین بەڕاستی هەندێک حەپی یامێ و هەر بۆ ئەوەی کەوتی بۆ ئازارکەن ئەنا هیچ کێشەیەکی نییە ئەو وای لێم کردکە یعنی ئەو دکتۆرەش تەبعەن وای لێم کردکە دوا خۆم لە چارەسەرەکەی بەزەمەی کە تۆ باسەکەی دوو حاڵەتی جیاوازە هەبوونی کیس لە تورەکەی گونا و هەبوونی کێشە لە میزکردنا با بڵێن کە ئەوە لەوەی مەفهومی هینەکەم تێ نەگەشتی بێت من دەمەبەستم بە میز نەبوو لە عیب نەبێت لە
هێلکانی گونمە ئازار دروستە بێ خاستن لای هەردوو لایەک لایە هەردوو لای ڕاستی لای ڕاست ئەگەر کیسەکە گەورە بێت پێویست بە نەشتەرگەریەک کالا ببرێ ئەگەر کیسەکە بچووک بێت ئەو دکتۆری کە پێی وتویت کێشەی نییە ڕاست دەکات ئەگەر کیسێک بچکۆلە پێویست بە نەشتەرگەری ناکات بەڵام ئەگەر بۆ ماوەی 10 ساڵ تۆ کێشەتە بێت لەو گونەیە ئازاری هەبوو بێت لەوانەیە بە نەشتەرگەریەکەش باش نەبیت ئەمە پێوترێ ئازاری گون سربەخۆ نەزانراوە سەبەکەی چییە ئەگەر کیسەکە بچووک بێت پەیوەندی بە کیسەکەەوە نییە بە شێوەیەکی گشتی ئەمە ئازارانە کێشیان نییە سەلامەتن ئەگەر ئەگەر کێشی بۆ ژیانی ڕۆژانە و دروست نەکردووە پێویست ناکات قەلق بیت هیچ کێشەیەکی بۆ ژیانی ڕۆژانم نییە بەس بۆیە جاروایە بە شەستێرەکەی بۆ ماوەی دوورکەوتنەوە هەفتەیەک یا دە ڕۆژ دوورەکەوێتەوە لە ماڵ و لە خێزانوێ کە تۆزی عیب نەبێ شەهوەت دروستە بێ زیاتر هەستی پێەکەی ئەو کاتە ئازار دروستەکە بەڵێ ئەوە ئاساییە ئەوە ئاسایە بڵێ ئازێتانم داداوای لێبوردنەکە کە لە داقوقەوە کاک سەڵاحمان لەگەڵا فەرموو دکتۆرم کاتە باش سەرچاو کاک سەڵاح سەرغنە دکتۆر کات برهانەکەم بەڕێزی کاک سەڵاح سەرچاو وەڵای پرسیارێکمان لە دکتۆر و دەربارەی ئەو نییە بەس بەڵێ دکتۆر کە ئەوەستم بەیانیان بۆ نیۆشکردنیان باش سرم زیاد سوڕەخوا بەڵێ سەر سوڕەخوات لە کاتی وەستان بە پێوەیە بە پێوە جاروای سێرەکەی مەخۆن پێشمەکەم جاروای ئەوەستنیان لە ئام نوێژە بەس گەرەک من نوێژەکە تەواوەمە سرم سوڕەخوا ئایا وا لێ بەلای بکەویت خەریکە بەرەبمەوە لەو بەنج تەحلیلم کرد وتیان خوێنت باشە بەس چەوریت نەختێ بەرزە بەڵێ ماڵی چەندە کاکە سەڵاح هەفتاوەشت ماڵی هەفتاوەشتە بەڵێ وای ینی 42 ساڵیت کەواتە جگەرا کێشیت وەڵای کەم زەختە هەیە زەختنی لە زەختە دوازدەودی لەسەر هەشتا شەکرەن نەبووە لە عایلەکە تا شەکرە نییە ناوەڵە ماعدە و ماعدەم تۆ شەکرەش نییە بەس تحلیل ڕۆیم بەلای دکتۆر چاوتم نەکەین چاو وری چاوش ئەیدینە بەس انزلاق لە مرتا بێ بەڵێ ئەسام پێ دەڵێم کاتێککە ئەو حاڵەتت بۆیەت کە چاوت داخەیت لە کاتی نوێژەکەیە بەلایەدیا بەبێ چاو داخستن کە وەستامە نوێژەکەم بەس گەرەک من مەلاکە نوێژەکە تاوگە خەریکە بەرەبمەوە ئەخر من ئەو سوالە لێکم ئەگەر وەستای بە پێوە مەلاکە باڵێن نوێژەکەکەیت ئایا سوتفاکە چاوت داخەیت ئەو نێ عجارە چاو داخی لەبەر شتێک این جاوال لێ یاخو بەبێ چاو داخی بەبێ کەسێ چاوم داخەم وامێتە چاو داخی وە لێدە بەڵێ نەوە حاڵەتێکە پێڵن وەکو ڕۆمبەرکسانی پێڵن ئەوە لەوانەیە پەیوەندی هەیە بە فەقەرە بە حەبلی شەوچیەوە یاخود علاقەی بەوانەوە هەیە بەهەر حاڵەمە پێویستی هەیە بە پشکنینێکی باشتر پەیوەندی هەیە بە فەقەرات ملەوە جاری وایە بەڵام کەمتر لەوانەیە پەیوەندی بێ بە جیهازی تەوازنی ئەو مرۆڤەوە چاوری خوێنت بەرز بێت جگەرت خوارد بێت ئەمانە هەمووی لەوانەیە هۆکار بن وەلو تەمەنەکەت گەنجە بۆیەوە ئەو دەمارانە خوێنی کەم بۆ بچێت و هۆکار بێ بۆ ئەوە ئەوە لێرانەیە ناتوانین یەکسەر علاجی تاواتی بینێ پێویست بەوە هەیە چەند ئەشعەیەکی تایبەتت پێویستە ئەوە دوایی ئەبێت کە وەزعەکە باش بووە ئەو کاتە ئەوانە بکەیت دوا پەیوەندیمان هەیە لە ڕانیەوە سیادەخان بەڵێ فەرموو دکتۆر بەڵێ ئەگەر ئێستا بۆ من عەمەلیات کراوە عەفو عەمەلیاتی چی؟ سیادە ئەناسم بەڵێ بەڵێ خۆ دەیناسیت عەمەلیاتی گوتیلەم بۆ دەتوانم ڕەمەزان ڕۆژوو سیادە باشترایە تۆ بە ڕۆژوو نەبیت باشترە بە ڕۆژوو نەبیت بەس ئاگاش لێ بە زۆر خواردن نەخۆی چکە قەڵەوە بیت بەڵام پێگوستیلەکەی کەشم گری هەیە گوستیلەکەم شتێکی وانە لەگەڵ شتێکی دێشە هەر ئاوی مەرجێکی بکەم هەر دێشە سیادە ئێستا تۆ چەند ساڵ تەمەنتە 2005 تا ئێستا بەڵێ باشتر وایە لەم کاتیا بە ڕۆژوو نەبی چکە تازە نەشتەرگەری گورچی لەو بۆ کراوە ئەم ساڵش بە ڕۆژوو مەبە بۆ ساڵەکانی داهاتوو ئەو کاتە ئەتوانیت کێشەت نییە گورچیلەکەی ترە زۆر باشە پێویستە کات چاودێری بکەین بەڵام ئێستا لەم کاتەیە تۆ تازە نەشتەرگەریت بۆ کراوە شتەکان تەزانم لەبەرەوە ئێستا و گورچیلەی تریانە کێشەی نییە
سەرکەوتوبی زۆر باشە کاکتۆر بە نسبەتی ئەوانەی کە نەخۆشی گورچیلیان هەیە دووە کۆمنتت یاخود ئامۆژگاریەکەت بۆ نەخۆشانە لەم زۆرفات چییە زۆریشیت باس کرد بڵێ ئەوانەی کە تووشی نەخۆشی کۆرۆنا بن یەکەمین ئامێری لەشیان کاوەسەر ئامێری هەناسەدانە لە دوایەوە گورچیلەیە بازەکرا لە نیشانەکانی کە بۆ دەست پێکات وەکو پەتایەک و پەسیوێک دەست پێکات و دوایی سیەکان ئەگرێتەوە و دوایش گورچیلە ئەگرێتەوە چۆن گورچیلە ئەگرێتەوە گورچیلە ئەگرێتەوە ئەمانە وەکو هەنێ موادی ژەهراویبوونی خوێن دروستە بێت لە ڕێگەی هەناسەیانەوە کە تۆ ئامێری هەناسانەکە و باش نەبێت ئۆکسجینە بەڕێکپێکی دروست نەبێت ترشی ترشەڵۆ کۆ بێتەوە لە خوێنەکەیە ئەبێتە هۆی ئەوەی کە جۆرێک لە موادی کیمیایی وەکو ئینتەرلیوکین و ئەوانە کە ئەڕژێت هەموو لەشی مرۆڤەکە داینەمیکی تێکەچێت و خوێنێکی باش دەوانێت نەچێت بۆ گورچیلەکە لەوانە ئیشی خۆی بەڕێکپێکی نەکات نەتوانێت فەرمانی پاڵاوتن بەجێ بگەێنێت ئەبێتە هۆی وەستانی گورچیلەکە لەبەرەوە باشترین چارەسەر بۆ ئێوە بۆ ئەو کەسانەی کە نەخۆشی گورچیلانی خۆپارێزیە ئەو خواردنەوە بە شێوەی ڕێکوپێک لە ناو ماڵە ڕاستە ئێستا بواری ئەوە نییە کە قەدەغی هاتوچێ بەڵام هەموو کەسێک کە توان لە ناو ماڵەکەی خۆیان ڕۆژانە چەند سەعاتێک دانەنیشە لە شوێنی خۆیان ئەتوانێت ناو ماڵەکە جۆرێک لە جموجوڵ دەست پێ بکات هەڵسوکەوت بکات وەرزشکردنێکی هادی لەسەر خۆم لە ماڵەکە دەست پێ بکات دوور بکەونەوە لە خوێ سوێری زۆر دوور بکەونەوە لە گۆشت خواردنی زۆر لە چەرەساتەکان لە خواردنەوە ڕەشەکان هەموو خواردنەوە ڕەشەکان لەم کاتەیە باش نییە بۆ بەردی گورچیلە وەکو شەربەتی مێوژ و وەکو ڕوبە هەنار و ئەوەی کە باسەکرێت و ئەمانە وەکو کۆلا و بیپسی ئەوانە هیچی باش نین ئەمانە خواردنەوە ڕەشەکان است زۆر کاکتۆرێم دێنە کۆتایی بەرنامەکەمان زۆر سپاس دەکەین بۆ ئامادەبوون لەم بەرنامەیە بینەرانی خۆشەویست ئێمە دیسانەوە لەم بەرنمەیەوە پابندبوونی خۆمان بە ڕێنمایەکانی بەرەنگاربوونەوەی کۆرۆنا بە قەدەغەکردنی هاتوچۆوە مانەوەمان لە ماڵەکانە دووپا دەکەینەوە بە خۆ ئارامی چۆن پێشتر بەڕێمان کردووە هیوادارین لەم ماوەی تریشە کە ماوە ئەوەش بەڕێ بکەین و بە شێوازێکی خۆڕاگری بتوانین ئەم فترەی کە ماوە بەسەر ئەم بارودۆخە زاڵ بین و چۆن لە ماڵەکانە هاوڵاتیان ماونەتەوە ئێمە ژۆک و سندەکای پزیشکانی کوردستان جەختەکەینەوە کە پزیشکەکانیش عیادەکانیان داخستووە ئەوانیش هەر لەبەر ئەوەی پەتای کۆرۆنا بڵاو نەبێتەوە پابندن بە ڕێنمایەکانەوە هەروەکو هاوڵاتیان هەمویان هیوادارم هەموو لەش ساغ و تەندروست بن کاتێکی خۆش شەوشات.